دينا سرباسي إحرام نيتي دەستپێکی حەجەکەیە کە لەوێەوە یەکەم ئەمە ئەڵێ پێوترە تەلبیە ئیتر ئەڵێ لەبەیک اللهم لەبەیک لەبەیک یعنی وەڵامدانەوەمە وەکو چۆن ئەڵێ نەعەم ئەوەیە ئەمیش لەبەیکە وەڵامدانەوەی اللهم خۆی یعنی ئەو میمە لەجێ یایە اللهم یعنی یا الله خوایە وا وەڵامە دەمەوە وەڵامی بەدەنگ هاتنەوەی حەجەکە و فەرزەکەی تۆ لەبەیک اللهم لەبەیک لەبەیک لا شەریکە لەکە لەبەیک یعنی شاهیدیە دەم کە هیچ شەریکێکت بۆ نییە لا شەریکە لە وەکو لا إله إلا الله لا نافية للجنس چونکە بەدوایە شەریکە ئیسمە مبني على الفتح نەکیرەیە ئەوە معناه آخر قوەتی نەفیکردنی هەموو جۆرە شەریکێکە کە بۆ خوای گەورە هەبێ شەریک لە صفەتی پەروەردگارێتی لە خەڵق و ملک و زەرەر و نەفع و ئەمانە شەریک بۆ خوا پیاکردن لە عیبادەتەکانی دڵ عیبادەتی زمان عیبادەتی ئەرکان عیبادەتی پارە و مەسروف و هەروەها شەریک بۆ خوا بڕیاردان لە حاکمێتی لە یاسادانان لە حکمکردن بغەیری ما ئەنزەل الله و لە داوەری بردنە لای غەیری شەریعەتی ئیسلام ئەمە کەڵین لا شەریکە لەکە ئەم شاهیدێشە دەین و ئەم وەڵامدانش بەو صیفەتە باسەکەین یا ڕەبی خوایە جەنابەت هیچ شەریکێکت بۆ لە هیچ شتێکە بە هیچ ڕادە و بڕ و هیچ چۆنێتی و شێوازێک نییە إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك بەمە دەست پێکات تەبعانی تر زۆر ئەمە تکرارەکاتەوە لە مەدای حەجات چونکە ئەجرێکی گەورەی هەروکو چۆن لە ڕەمەزانە لە ئاخری عائیشە خوا لێ ڕازی بێ فەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام زۆر ئەم دوعایەیە کرد بە تایبەتی لە دە ڕۆژی ئەخیرە کە ئەی فەرموو دعاء آخر رمضان اللهم إنك عفو تحب العفو فاعف عني تحب العفو للروايات تريها هي بهردو الروايات كان ابن بم الشيوي أبي كوابية كم إحرام نيتي دس بكرنكيو دسكا بالتلوية كرد انجا إحرامك لكاتو شونو ميقاتي خويب أبيتشي لخويو أوش دياري ترچونتي بيتشانا كشي ليوك طبعا فير بواسانا بەنسبەتی پیاوانە و پۆشاکی بەری بۆ پیاوان دوو یعنی دووراو نەبێ ئێستا تەبەن ئاسان کراوەکو وتم دوو پارچە خاولی گەورەیە ناوی ئیحرامە بەوە خۆیدا ئەپۆش ئافرەتانی جلی تەبیعی خۆیان لەبەرابێ و ئێستا ئەوەش ئاسان کراوە بۆ ئافرەتانیش تەبعاً لەوێ عەبای عەرەبی تایبەتی ئەوێ هەیە وەکو عەبای عێراقی نییە ئەبای ئەوان هەر لەبەرەکرێ وەکو کراسێکی ئاو دامانی درێژ سووک و ئاسانە و تەنکە و پێی ئیزعاج نابێ پێشی خۆشە کە عەورەتیشیدا ئەپۆشێ و زۆر جوان و ڕێک و پێکیشە